بەێ تەماشەوانی جال بەدەف سەردەمێنها ئەموهیم پێک vێتێدا جین سەردەمێکی زێڕینە وێ دیروی gelek baş behsêvî serdemeke serdema tehewulê werçerxanê dê biyavê avaddankirin û geşepêdana welatê me di hemû arastan da bawekî mucize asa hûn dibîne projeyên stratejîkên giring yên bunyewî çawa tê nevekirin. Helbete serdemê kabînan hew bi serpereşke Serokvezîra Mesrûr Barzanî Kurdistan li vî destî çû destê din beref geşekirneke newî ya hemû alî çûye taybetiyeke behsê geştuguzarê bikên di biyavê geştuguzarê de ku zortirîn bêguman weberanîn hatkekirin ew jî bi mebesta derfetên karî û weke alternatîv bu jê derên dinyên de hatî ku ne cihê baweriyê nebête danîn. Mêvanekê me hêja heye birêz Nadir Rostî nivîskar û şahrezayekê diyar yê barê geştuguzariyê li Herêma Kurdistanê gelek ser vê biyavê şûl kiriye bêguman. 5 kitabên taybet bi geştuguzarê hene du kitabên li bin çapêdane dê berfirehê behsa vê pirsê bikên lem vê yekî dest pê bikên. Kayk Nadir tu bixêr hatî. Zor spas. Wabzanim çendîn sal pêş êsta tu basî projeyekê wa dikirt. Wekû xewnêk bû belam êsta bû berastî. Em proje şûn hala sengînî. Rêrewî jiyanekê lê we dest pê bike. Zor spas بۆ جەنابێت. بەڕاستی کابینەی نۆ لە کابینەی نۆش بە تایبەتی بەڕێز سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی بەدیهێنەری خەونەکانە. چونکە ئەو خەونانەی من بە تایبەتی لە بواری گەشت و گوزار کە 20 ساڵە نووسین دەکەم لەو بوارەیە زۆر خەونم بە زۆر بواری گەشت و گوزاری وەدەدیت کە بتوانین لە ئایندا بیگەینێ وەکو مەحاڵێک وابوو بەڵام ئێستا خەریکە خەونەکان دەبنە ڕاستی و دێنەدی ئەوە جێگای خۆشحاڵیە بەڵێ لە 2008 بابەتێکم لەسەرەوەی نووسی کە لە ڕۆژنامە بابەتێکم لەسەرەوەی نووسی کە ئەگەر بتوانین ڕۆژێک دابێت شاری هەولێر ڕووبارێکی ئاوی بەناودابینین ئەوە شاری هەولێر وەرچەرخانێک دروستەکە دەچێتە قۆناغێکی نوێی گەشتیاری و دەتوانین زۆر پرۆژەی گەشتیاری لێ جێبەجێ بکەین ڕێک ئەوڕۆکە ئەوە هاتە دی بەردی بناغی بۆ دانرا کە ڕووبارێکە کۆمەڵێک گۆمیان برێن پۆندی پڕ لە ئاو لە خۆ دەگری ئاوی خاوێنە بە دەوری هەولێر دەسوڕێتەوە ئەو ڕووبارەی من خەونم پێوە دەدی پێم وابی ئەو ڕووبارەیە کە ئێستاکە لە ناو هەولێر جێبەجێ دەکرێت کە بەڕاستی خەونێکەوە کو برین خەریکە باوەڕ ناکەین ئەوەندە جێگای دڵخۆشیە لەوانە ئەوە بوو زۆر کەس هەبێ بەڵام سەردەمی کابینەوان بە تایبەتی بە سەرپەرشتی سەرۆکوەزیرە مەسرور بارزانی ئیتر ئەو شتانە بن بەواقع کەواتە ڕێڕەوی ژیان پایتەختی ئێمە بەرەو چێ دەبات کاک نادر ڕێرەوی ژیان دەمان ڕێرەوی ژیان بە تەنیانا ڕێرەوی ژیان و پشتێنەی سەوز و ژێرخانی گەشتیاری هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر لاایندەیەکی نزیک دەمانگەێنێتە ئەو شارەی کە بتوانیت وەکو شارە ئەوروپیەکان پێشوازی لە گەشتیاران بکات و بتوانیت ڕکابەری زۆر شاری گەورەی گەشتیاری بکات و بتوانی گەشتیار لە سەرجەم دنیا بۆ خۆی ڕابچێشێت جگە لە گەشتیاری ناوخۆ تەنانەت گەشتیاری بیانیش بۆ لەبەرەوەی هەولێر لە ڕووی دیرۆکیەوە شارێ قەڵایەکی تێدایە کە تاکە قەڵایە لە جیهان ژیانی تێدا بەردەوام بوو ئێستا لە یونسکۆ تۆمار کرایە وەکو قەڵایەکی کللتوری ئەمە وەکو لایەنی شوێنەوار جگەلەوەی چەندان جێ دیکەی شوێنێواری تێدا وەکو لایەنی مۆدرێنی و سەردەمی و سەرخانی گەشتیاری لە ئێستادا زیاتر لە 23 ئوتێلی 5 ئەستێرە لە هەولێر هەیە کە بەشێکی زۆریان براندی جیهانینە ئەوانە بۆ خزمەتکردنی گەشتیار زۆر گرنگن دەیان شوێنی کللتوری تێدا کراوەتەوە ئەوە وەکو سەرخان و هەروەها ئەو ڕێگا و بانانەی ناو هەولێر ڕۆژ بە ڕۆژ خۆشتر و فراوانتر دەبن و ڕۆژ بە ڕۆژ دیزاینەکان ڕێکتر دەبن ئەوەی لە هەمووی گرنگتر دەمانگەینیتە ئەو قۆناغی کە بتوانین چێبڕچەی وڵاتان بکەین پشتێنەی سەوزی بەڵێ هەولێر و هەروەها ئەو ڕووبارەیە ئەو پێشکەونەی کە تو باسێکی لەوانە چاوی هەندێک کەس پێ هەڵنێن هیتر ئەو گەشەکردنە ناوعەیەکە لە هەولێر هەیە لە کوردستانە لە چاوی پیس بە دوور بێت ئێمەواڵی کەواتە تو باسی پشتێنەی سەوزیت کرد ڕێڕەوی بێگومان ژیانت کرد لە هەمان کاتدا کە متابعە دەکەی زۆرترین وەبەرهێنان لە بواری گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە ئەوە گەلی عەلی بەیگەوە بێ خاڵە چەندین کۆرنیشی تر لە ناوچە جێجەکانی کوردستان ئەنجام درراوە ئەمە خۆی هەمووی چ پەیامێکە پەیامی ئەومان پێ دەڵێت کە ئێمە وەکو نووسەرێکە وەکو شرۆڤەکارێ سەیری گەشت و گوزار دەکەین لێ ئێستادا خوێندنەوەیەکی زۆر ئیجابی و زۆر باشمان بۆی هەبی چونکە لە ڕابردوو بەردەوام من یەکێک بووم لەوانە ڕەخنەم دەگرت
لەسەر کەم و کوڕیەکان لەسەر کەم تەرخەمیەکان لەسەر نەتوانینەکان ئەی ئێستاکە دەبی ستایش بکەین پێچوانەیە ئێستاکە دڵمان خۆشە ستایز دەکەین بۆ لەبەرەوەی یەکەمین شێت لە کابینەینەوە ژێرخانی هەرێمی کوردستان بە گشتی وا بەرەو بنیاد نادەچیت شۆڕشێک بەڵێ شۆڕشێک بەڕێوەیە و بەڕێز کاک مەسرور دەرێ ڕاناوەستین ئەوە لەوەی لە شۆڕشەکەی گرنگترە کە دڵێ ڕاناوەستین دڵخۆشکەرە ئەو شۆڕشە کە ژێرخان پێی دەگوترێ ژێرخان لە ڕێگاوبان ژێرخان لە کارەبا ژێرخان لە ئاو ئاوەڕۆ ژێرخان لە پەیوەندی و ئیتیساڵات ژێرخان لە سەقامگیری ژێرخان لە تەندروستی ژێرخان تەنانەت لە پەروەردەی هەموو لە سیستەمی بانقی لە دیجیتالکردنی هەموو ئەوانە هەمووی ئەگەر ژێرخانی گشتینە بەڵام ئێمە وەکو نووسەر و شارەزای بواری گەشت و گوزار دەڵێن ئەوانە ژێرخانی پەرەپێدانی کردی گەشت و گوزارن هەر یەک لەوانە بە جۆرێک لە جۆرەکان بناغەیەک بۆ پەرەپێدانی کرد و گەشت و گوزار دروست دەکات و وا لەو بەرهێنەرانی گەشت و گوزار دەکات ڕوو لە هەرێمی کوردستان بکەن ئەو پێشوە چوونانەی هەیە وە بەرهێنەرانی ناوخۆ بیانی بکات بێن پرۆژەی زیاتر بکەن گەشتیار زیاتر ڕابکێشن شار جوانتر بکەن دەرەوەی شار جوانتر بکەن بەڵێ هەر لە زاخۆوە زیاتر لە 20 پرۆژەی گەشتیاری من متابعەم کردە لە زاخۆت لەو ماوەی ئەو 4 ساڵە زیاتر لە 20 پرۆژەی گەشتیاری جێبەجێکرا جگە لە ژێرخانەکەی جگە لە ژێرخان زیاتر لە 20 پرۆژە ئێستا استراتیجەتێکەیە لە دەڤەری سۆران هەروەکو ئاماژەت پێدا پرۆژەیەکی استراتیجی لەوێ هەیە ڕەنگە هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو ناوچەیە دیسان بگەینتە قۆناغێکی زۆر پێشکەوتو و لە وڵاتانی پێشکەوتو تەنانەت بێن بۆ گەشتیاری بێنە ئەو سنوورەی چونکە هەرێمی کوردستان بنەمای گەشتیاری زۆرە بەڵام پێویستی بە خزمەت گوزاری هەبوو خزمەت گوزاریەکان وا ڕاستە ڕێدەبن کە ڕاستە ڕێدەبن کەواتە پێشکەوتنێکی زۆر خێرا پێشکەوتنێکی زۆر دڵخۆشکەر بەڕێوەیە من لە 2010 کتێبێکم بەناوی گەشت و گوزار نەوتی ئایندەی کوردستانە وەڵا ئێستا کە خەریکەوە کوونەوتی لێ دێت ئێمە ناڵێن جێگرەوەی نەوتە بەڵام یەکێکە لەو کەرتانەی هاوشانی نەوت و بەڵام نابینە بێتە سەرچاوێکی گرنگ بوو داهات لە کوردستانە بە دڵنیایی ئەو وەکو من ئاگام لێ ئەو استراتیجی و ئەو پلانەی هەیە بۆ کەرتی گەشتیاری دەبێتە سەرچاوێکی گرنگی داهات بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیان و بۆ کەرتی تایبەتیش چونکە گرنگی کەرتی گەشت و گوزار لەوەیدایە تەنیا حکوومەت سوور دەرناگری هاوڵاتیان هەلیکاری زۆریان بەدەست کاکی نەزەر لە کوتاییە بەردەوام سەرکەوتگیران لە هەموو مناسبەتێکە داوا لە هاوڵاتیان دەکات کە پابەندی پاراستنی ژینگە و پاکۆخاوێنی ژینگە بن کەواتە ئەم سەرنجە بچیە ینی تا چەند گرنگی هاوڵاتیانە بە گرنگ وەربگرن لێی تێبگەن چەندی وڵاتمان جوان بێت ئێمە زیاتر پێش دەکەوین و گەشتیار زیاتر ڕۆمان تێدەکە ئەوە یەک دووەمین لە هەموو دنیاوایە گەشت و گوزار و ژینگەیەکی پێشکەوتو ڕووی دوو دراون ئەو دوو ڕوە پێکەوە دراوێک پێک دەینن پێکەوە پاکێجێک دروست دەکەن پێشکەوە پێشکەوتنێک دروست دەکرێت ناکرێ ئێمە بڵێن گەشت و گوزار پێش دەخەین بەڵام ڕاچاوی ژینگە ناکەین یان بڵێن گەشت و ژینگە کە پێش دەکەوی گەشت و گوزار پێش هەر کاتێ ژینگەیەکی پاکمانە بێ ئێمە گەشت و گوزارێکی پێشکەوتومان دەبێت و هەر کاتێک بتوانین بڵێن گەشت و گوزارێکی پێشکەوت و مۆدرێن و مستەداممان هەبێ بەردەواممان هەبێ دەبێت گرنگی ژینگە لە بەرچاو بگرین ناکرێ ئێمە گەشتیارمان زۆر بیت و ژینگەش پیس بکەڵێ ئەمە پەیامێکی زۆر گرنگە پێویستە یەکەکان یاخوبرین هەموو یەکە ئیداریەکانی حکوومەت و هەموو هاوڵاتیان پێوە بابند بین هیچ کات ئێمە نەبینە هۆکاری ئەوەی شتێک فڕە بدەین بیتە هۆکاری ئەوەی یەکێکی دیکە مەشغوڵکەین بچی هەریگری سپاس بۆ سەرنجێتی وادارم سەرنجی توش گەیشتە بێ بەڕێز نادەر ڕۆستی شارەزای گەشت و گوزاری لە ستودیۆ میوانێ بۆ گەلێ سپاس زۆر مەمنون